ئەوەی دەیبینن ڕاهێنانی فەرماندەیی هێزەکانی پشتیوانیەکی پێشمەرگەیە لەسەر تۆپی 105 میلیمی غەربی و لەژێر چاودێری هێزەکانی هاوپەیمانان لە کوردستان ئەنجام دەدرێت. بەتەریە یەک کەتیبەی 105 ملیم پێکهاتوون لە چەندین ئەفسەر و پێشمەرگە بە بەکارهێنانی چەندین گولە تۆپ لە پێکانی نیشانە لە چوارچێوەی ڕاهێنان و نمایشە سەربازیەکان جێگای ڕەزامەندی بەرپرسە سەربازیەکانی وەزارەتی کاروباری پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان بوو. هاوکاری و هەماهەنگی هێزەکانی هاوپەیمانان و وەزارەتی پێشمەرگە بەردەوامە و نوێنەرانی هێزەکانی هاوپەیمانان پاڵپشتی خۆیان بۆ هێزەکانی پێشمەرگە دووپات کردوتەوە. هاوپەیمانان ئەگەرچی لە ڕابردوودا وەک هەماهەنگی ڕاوێژکاری و دابینکردنی کەلوپەلی سەربازی هاوکاری هێزەکانی پێشمەرگە بوونە لە داهاتووشدا بەردەوام دەبن. کابینەی نۆیەم کار لەسەر یەکخستنەوە و ڕێخستنی هێزەکانی پێشمەرگە لە چوارچێوەی وەزارەتی کاروباری پێشمەرگە دەکات و لە هەوڵەکانیشی بەردەوام دەبێت. فەرمانگەی میدیا و زانیاری